بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرجەیەکەن سڵاوی خواتان لێبێ خۆمان بە خۆشحاڵ ئەزانین لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی ژێرخان دێنەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بۆم جارەش باس لەوە دەکەین کە چۆن بتوانین بە شێوەیەکی دروست بڕۆینە بازاڕ و کەلوپەل و پێداویستیەکانمان بکڕین بۆ ئەم بابەتەش میوانداری بەڕێز دکتۆر خالد حەیدەرمان کردووە مامۆستای زانکۆی سلێمانی و پسپۆڕی ئابووری سەرەتاش راپۆرتێک دەبینین و دواتریش لەگەڵ دکتۆر کەنگەشەی ئەو بابەتە دەکەین لەگەڵمان بن. بەڕاستی وەختی کە مەعاشە درێت طبعا شار جوڵەی تێکەوێت بە تایبەت بازار جوڵەی تێکەوێت لەگەڵ مەعاشەکەش هەیەت ئەتر جوڵە ئەکەوێتە بازارەوە و بە زۆری و ئافرەتان یەت شتی ناوماڵی خۆت و پێداویستی خۆیان نەکردن بەڵام ئەو نە ئەکردن بەشی پێداویستی هەفتەیەک دوو هەفتە مانگی کام بکات زیاتر نە چکە مەعاشەکە کەمە و بەڕاستی زروفەکە ژوای لاتوە بێ بە ئەوە بەپێی بێداویستی خۆت شت بکڕی پارە زۆر خۆشەویست بوو ئێستا جاران پارە خۆشەویست نەبوو ژیان خۆشەویست بوو بەڵام ئێستا پارەوە نەخۆشەویستە کەیەتە گیفانتەوە ماچێکەکەی چۆنەڵی ئەمەن و خۆشەوێ نەوەڵای سەرفی ناکە خەڵک بۆ سەرفکردن سەرفی ناکە چکە زورفەکە زۆر ناسکە وعزەکە زۆر ناخۆشە شڵۆقە ساڵ بە ساڵ خۆزگەمان بە پار زیاتر پارەمان سەرف کردو بەڵام ئەم ساڵ ئەگەر 100,000 پێ بێ 150 لاری دەلاوە بۆ شتێک چکە ئێستاگە سێری بۆ نمونە دوور نەڕۆین باسی دۆلارەکەکەین دۆلارەکە وای لاتوە ئێستا کابرا 100 دۆلاریش پێ بێت ناوێرە بیگۆڕێت چکە یاریەکە چکە ئەوە نەخۆشەویست بووە ئەو پارێ مەسروفەکە بە حکمی ژنان پێداویستیشی تایبەتی خۆیان هەیە دێنە بازارەوە ئەو مەسرفەیان ئەکەن خۆیانە بە هەمانگی هەردوو لامان مەسرفی خۆی مەسرفەکە مەسرفی خۆم لەگە دەست خۆ ماشتەکانە بەمەوە بەڵام زۆر بەکەمی ئێستا زۆر بەکەمی و پاری کە دەستمانەکەوێ ئەگەر چم و چەبێت چ ڕۆژانی دەستمانکەوێ زۆر خۆشەویست بووە زۆر بەکەمی مەسرفەکەین ینی جاران دوور نەڕۆین نەوێ بە مەبلاغەیەک من بە ماڵم ناوت چیلێکی و پارە بەڵام ئێستا ئەگە 5,000 بێمە ئێوارانم کوا پێنجەکە و چیلێ کرد ینی ئێستا وای لێ هاتووە بازاڕەکە وای لێ هاتووە پارەکە وای لێ هاتووە پارەکە زۆر خۆشەویست بووە. مەسەلەی مەعاش ئەو ڕۆژی کە مەعاش دەدرێ بۆ ڕۆژی دوایتر یەکسەر پێوەی دیارە ئەو کاتانشی کە مەعاش نییە حتا ئەو دقەی کە دەنگۆی مەعاش یا ئاەت یانە بازار تەپیوە بازار سفرە بەڕاستی هیچی کرێگەر کرێدوکان بە هیچی کرێدوکانەکەی بۆ دەرناکرێت بەنسبەت بازاڕیشەوە کە مەعاش درێ بە زۆری ئافرەت زیاتر پارە سەر بکاوی لە پیاوچکە ئافرەت بەڕاستی ئەوانەی کە ژنی ماڵەوەن پشتیان پێوەی نایشتێ بەس ئەوەی کە لە دائیرەی ئەزانێ خۆی چۆنی پیاکەوانێ بڵم زیاتر دەست پێواگرێت مەسرفات دیارە ئەو موچێکەوەی دەگرین بۆ پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی هەردوو لامانە ینی من و هەردووکمان تەواوکەری یەکترین هیچ فەرقمان نییە لە ئەسنای بەڕێوەبردننی خێزان و ژیاندا بەس حتمما خۆت دەزانی پیا تۆزێک لەوانەیە مەجالێکی کەمتری هەبێ بۆ سەرفیات کرا حتمما وە کابانی ماڵی دەدەین ئێمەش هەردووکمان ماشەڵڵا یەکترمان خۆش دەوێ گرفتی ئەومان نێداخواب بەلیست شتەکان بۆ نووسێت والله حسب المەجال ینی جاری وا هەیە کە من خۆم دەچمە بازار وڵات بە هەردوو لای تێدەکەوێت جاری وایە لە ماڵەوە دەڵێ ئەومان دەوێت لیستێک دەکەین و یان لە بازاری و تەلەفۆنی دەکات لە فڵان شت بێنەوە شتێکی احتیاجی پێما بێ زۆر مهماتی گرنگی ئەوە نییە کە بڵین مارکێت و شتەکانمان جیرانی خۆمان هەیە ئەوی شت دەکرێت و منێ شت دەگرم زۆر باشە شتە گرنگەکانی دیارە هەمومان بێکەوە مشتەرەکەین لە شتە گرنگەکاندا وەکو شتی چارن و سازینەوە ماڵ بڵێن بە تایبەتیەکە بەڵێ چونکاتی دای من ئافرەت زیاتر دەستە بازار بەهۆی منداڵەوە زیاتر کچەکان لەگەڵ خۆم دەستنە دەرەوە ئیدی زیاتر ئافرەت وەڵا یا بە تەلەفۆن بێ لە ماڵەوە دەڵم ئیدی پێی دەڵێم زۆر بە تەئکید چاوەڕی موچەکەین لەبەرەوەی هیچ داهاتی کەمان نییە. جارێکتر سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر من سەرەتا بەڕێستانم ناساند و ئێستاش بە خێراتنی بەڕێزی دەناسانەکەم بۆ بەرنامەکەمان خۆشحاڵم کە بەدیدارتان شادەبم ئەمانەوێت لەم کاتێک کە بەدەستمانەوەیە لەم فرسەتەیە باسی ئەوە بکەین کە ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان
چ لە ڕابردوو تاوەکو ئێستا ئەو کاتێک کە دۆخی ئابووریمان باش بۆ لە ئێستاە کە خراپە ئەڕۆینە بازار شتەکڕین ئەو شتکڕین و پرۆسی شتکڕین و کەلوپەلەکانمان دروستە ئابووریانەیە یان هەڕەمەکیە. بەڵێ زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان خۆی بەتەکید ئەوەی ئەگوزەرا پێش 2014 شێوەیەکی ناتەندروست بوو لە خەرجکردنی ئەو بڕەپارێکە خەڵک دەستی ئەکەوت ئیتر خەڵکە فەرمانبەر بێ موچە خۆر بێ یاخود بازرگان و سەرمایەدار و ئەو پۆل و چینانە بن بۆ ناتەندروست بوو لەبەر ئەوەی بەڕاستی زیاتر خرجیەکان بەرەو ئاراستەی بەکاربردن زیاتر ڕۆشتن استهلاکی بەتەکید باسی خێزانەکەین یعنی بەگشتی باس لەواکەین کە ئەو ڕۆشنبیریە ثەقافەی ئیدخاریمان نەبووە تا پاشەکەوتکردن ئەو پارەیە کە هەمان بوو پاشەکەوتمان بکردایە بنمونە بۆ ڕۆژێک وەکو کە دوای 2014 هەرێمی کوردستان تووشی حاڵەتی وا بوو کە ئیتر حکوومەتی ئیتیحادیە حکوومەتی فدرالی پادەسی کرد بە بڕینی بودجە و موچەی فەرمانبەران و موچە خۆران ولی هات کە ئیتر حکوومەت ناچار بوو نەیتوانی پارە لە کاتی خۆی بدات و پاشەکەوت ئەکرا پارەکە پاشەکەوتی زۆرە ملا دوایەوە دەستی کرد حکوومەت دەستی کرد بە لێبڕین ئەمانە هەمووی ئەوەن کە ئێمە ئابووریەکەمان ئابووریەکی ئیستیهلاکیە واتە بۆ بەکاربردن زیاتر هەوڵەدا زۆری نەیشتەکانمان لە دەرەوە هاوردە ئەکرێن معنی ئەوەیە کە تۆ بەڕێزت لێرە ئابووریەکەت کە جۆرا و جۆر نەبوو پشتی بەست بە هاوردەکردنی شتومەک وای لێت کە تۆ بەڕێزت بەم شێوەیە پارە خەرج بکەیت و بەم شێوەیە ئابووریەکەت بێ بەتاکید ئەنجامەکەی ناتەندروستە بێ باشە ئەگەر لە ئابووریەکی بەرهەمهێنەرە ئەگەر خەرجیمان زۆر بێ دۆخێکی ئاساییە طبعا بەتەکی تۆ جەنابەت لێرە پێچەوەنەی ئەوەی کە ئێستا وتمان پێش 2014 حاڵەتەکە ناتەندروست بوو دوای ئەوەش یعنی خەڵک ئیتر دەستی کرد بەو پارێکە پەیدای ئەکە دەستی ئەکەوێ کە بە شێوەیەکی نائاسایی دەستی ئەکەوت ناسایەکە بریتە لە چی بریتە لەوەی کە تقریبا 45 ڕۆژ جارێک دوومان جارێک موچەی دەست ئەکەوت واتە تقریبا 150 موچەی دەست ئەکەوت بە پاشەکەوت و زۆرەی ڕێژێکی زۆریش لە موچەکە پاشەکەوت ئەکرا دوای ئەوە لێبڕینەکەیە معنەیەوە کە تۆ بەڕێزت لێرە ئەو بڕەپارەی کە ئێستا یاخود لە 2014 تا ئێستا کە دەستی ئەکەوێ تاکێکی کوردستانی بەکەرتی گشتی کە موچەیە واچێ خەرجی ئەکا لە بازارەکان کە ئەوش ئەگاتە دەستی دوکاندار و ئەو کەسانێک کە لە کەرتی تایبەت ئیشەکەن واتە هەردوو لە بە حکومی و بە کەرتی تایبەت ئەو پارەی کە دەستیانەکەوێ کەمترە لە ئاستی جاران بۆیە ئەو بڕەپارەیە بە هیچ شێوەیەک ناتوانین باستەوە بکەین کە پاشەکەوت ئەکرێت و ئارەسەی وەبەرهێنان بکرێت بەڵام ئەوەی کە جەنابەت بۆرێکی دروستە لای ئێمە خەڵکێکە بینی مەسەلەن زۆر ڕەزی لە سنووری ئەکادیمی دەرەچێ ینی پارە سەرف ناکە خەڵکێکیشمە بینین زۆر دەست بڵاوە دۆخی مامنەوەتمان هەیە لە ئابووری خۆی بەتەکید خۆی عادەتەن ینی خۆی لە زۆرینەی وڵاتان تۆ بەڕێزت ینی توێژەکانی داهات توێژێکی داهاتت هەیە کە ئاستێکی نزمی هەیە و مامناوەندت هەیەوە توێژی فیعەی داهاتی بەرزت هەیە ئەم فیعاتانە ئەم توێژانە یاخود ئەم پۆلانە بەم شێوەیە دابهین ئەوەی کە ناوەڕاست ئەبێ ئەوەی کە لە ناوەند ئەبێ تقریبان ئەبێ موچە خۆران بن بەڵێ موچە خۆران بن تا ڕادەیەک یعنی ئاستی داهاتیان وایە لێ کاکە لەو ئاستە بن لەو پلەیە بن بۆ لەبەرەوەی لە هەژاران ئاستیان باشترە بەڵام ناگەنە ئاستی دەوڵەمەنەکان ئەکرێ ئەوان لە دۆخێکی ئاسایی ئەکرێ بنمونە بەشێک لە پارەکەیان پاشەکەوت بکەن و زائیدەن ئەو بەڕێزانەی کە باست کرد جەنابەت ئەوانەی کە خەرجیەکانیان بواری وەبەرهێنان بێ بەتەکید ئەوانە سەرمایەدارە ئەو کەسانێک کە بازرگانن ئەکرێ لە بواری وەبەرهێنان لە بواری بازرگانیکردن پارەکانیان خەرج بکەن بەڵام بەگشتی دوای توشبوون بە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان لە عێراقیش بەتایبەت کە پشت هەردووکیان پشت دەبەستن بە داهاتی نەوت فرۆشتنی نەوت بەڵێ سەرەکی ترین سەرچاوەیە وای لێ هات ئەو توێژی یاخود پۆلی ناوەندە طبقەی ناوەڕاستەکە کە فیعەی وەکوتمان ناوەندە بتوێتەوە زۆرینەیان هاتنە سەر ئاستی ئەوانەی کە پیان ئەوترێ هەژار یاخود داهاتێکی نزمیان هەیە
معناه ئەوەی کە ئێستا تۆ جەنابەت لێرە دوو پۆلمان هەیە دوو فئەمان هەیە لە داهات فئەیەکی داهاتی بەرز و فئەیەکمان هەیە پۆلێکمان هەیە داهاتەکەی نزمە. دکتۆر یەکێک کە لە مایکرۆ ئیکۆنۆمیک باس دەکرێت عرف و عادەت و ئاین و ئەو شانە کاریگەریان لەسەر بەکاربردن و کڕینی و شتومەکەیە بۆ هەر تاکێک لە کوردستانە کاریگەریەکەی چۆن بووە؟ طبعا ینی ئەوەی کە ئەمە مەش بکەین بە ینی وەڵامەکە بکەین بە دوو کاتی پێش 2014 کە ئەمان بینی ساڵانە بنمونە ئافرەتان خانمان سێتی ناوماڵیان ئەگۆڕی و بەقیست چون بنمونە سێتەکان هێشتا تازە بوون ئەیان گۆڕی و ئەیان کرد بە شتێکی تازە مۆدەلێکی تازە و بابەتانە ئەمە لە بواری هینان ینی چاولێکەریە لە بابەتی چاولێکەریە تەقلیدە دابوونەریتە ئەو بابەتانە کە حەزەکەن بنمونە خزمەتی میوان بکەن بەڵام بە شێوەیەک بەدەر لە حەدی علمی لە خزمەتکردن ئەو بابەتانە سێرەکەی جەنابەت کە میوانێک دێت هزار ئەنیانی چەند جۆرێک زۆر هەیە بەڵام لە ئەخیرشەوە ئەمێنێتەوە پێویست نییە و دوای وەکو پاشماوەش فڕێ درێ بەداخەوە و دوای ئەوە کاتی دوای 2014مان هەیە کە کاریگەریکی زۆری هەبوو لەسەر ئەو دابوونەریتە و ئەو چاولێکەریە ئەو عادەتی کاریگەریەکە ئەو بوو کە تۆ بەڕێزت کە پارەکەمان داهاتەکەمان پارەکەمان دابەزی ئاستەکەی وای لێ هات کە ئیتر نتوانین وەکو جاران خزمەتی میوان بکەین کە جارانیش ناتەندروست بوو نازانستیانە دکتۆر لە دوای 2014 تاوەکو ئێستا دۆخی هەرێم ئەتوانین بڵین تا ڕادیەک هەر خراپ بووە زۆر باش نەبووە ئەم چەند ساڵە کە دۆخی ئابووری خراپ بووە وامان لێ هاتووە کەمەکەمە فێری ئەوە بین شت بە پێی پێویستی بکڕین کوالیتیەکی باش بکڕین ینی دەست بڵاو و زیادە ڕاوی نەکەین ئەگەر باس بێمە سەر ئەو خەڵێک کە فەرموو جەنابەت بابەتی کواڵەتی کە لەبەرەوەی تۆ جەنابەت داهاتەکەت نزمە ناچاری ئەچی کواڵەتی نزم ئەکڕی ئاستی داهاتەکەت نزمە ئەگەڕێ بە دوای شتێک هەرزان بێ بیر ناکەتەوە بەکاربار یاخود کڕیار مستهلێک بیر ناکەتەوە لەوەی کە بنمون ئەمە کواڵەتیەکەی نزمە دوای ماوەیەک ئەگەر باسی شتێکی ئامێری کارەبایی و بابەتانە بکەین وەمەوەیە کە بیکڕێت و تەواو بۆیە ئەو نزمی ئاستی داهاتەوە لێکە کە ناچارە بێ شتێکی کواڵەتی نزم ئەکڕێ بەدیلا بگەڕێت بەڵێ یعنی من تەسەوری ئەوەکەم تەبەن بازارەکانمان پڕە لە شمەکی جۆرا و جۆر لە ئامێری جۆرا و جۆر لەو بابەتانە زۆرمان هەیە بەڵام وەکوتم لەبەرەوەی مشتری بەکاربەر هەوڵەدا بۆ کڕینی شتێک هەرزان بێ پارێکی زیاتری بۆ بمێنێتەوە لە ترسی بەیانی ئایا لە کۆتایی مانگ موچە هەیە ئایا دوای دومانگە درێت 45 ڕۆژ درێ زیاتر کەمتر بۆ من تەرکیزم خسۆتە سەر موچە بۆ لەبەر ئەوەی یەکەم کەرتی تایبەتمان کەرتێکی ئەکتیڤ نییە و ئەو خواستە کارایی کە لە بازارەکان بەست لە کەرتی وەبەرهێنانە یان بەرهێنا کەرتی تایبەت ینی بەدەر لە حکوومەت مەبەستمەوەیە تۆ جەنابەت لێرە ئەو کەسانەی کە ئەچن پارە خەرجەکەن کە بریتین لە فەرمانبەران موچەخۆران ئەچن بۆ بازارەکان خواستەکەیان ئاکتیڤ و کاراکەن بە خەرجکردنی پارە ئەو کەسانی کە لە بازارەکان ئیشەکەن کە ئەوەنە کەرتی تایبەتن لە کێڵگەکانەوە لە کارگەکانەوە بەرهەمەکانی ئەگەر ناخۆ بێ ئەی هێنن و لەوێ ئەی خەنە ڕوو ئەوانیش کە پارێکی کەمتریان دەست ئەکەوێ ئەوانیش تووشی زەرەر و زیان ئەبن واتە بەسراون بە یەکتری ئەم دوانە کەرتی تایبەت و کەرتی گشتای بەتەکید لێرە چی ئەبێ لێرە تۆ بەڕێزت چەند هەوڵ بدەی بۆ ئەوەی کەرتی تایبەتەکەت ئەکتیڤ بکەی بەرهەمی ناوخۆیەکەت زیاد بکەی پارێکی زیاترت دەست ئەکەوێ با قەبارە حکوومەتیش کە بچووک بێ با بودجەکەمان لە کاتی خۆی لە بەغاو نەنێردرێت موچێ فەرمانبەران لە ئاستی ینی لە کاتی خۆی نەدرێت تۆ بەڕێزت مادام ئەگەر وا بیکەین بە ڕێژە ئەگەر ڕێژە زۆرەکەمان 170 لە کەرتی تایبەت ئیش بکەن شمەک و خزمەت گوزاری وشتیوە پێشکەش بکەن ئەو داهاتی کە دەستمان ئەکەوێت لە فرۆشتنەکە خۆی ئیدارەی ئابووریەکەتەکە کەمینەکە بێتە حکوومەت کابینەکەمان بچووکتر بێ کەمینەکە بێتە حکوومەت کاریگەریەکەی چییە بێ کاریگەریەکەی کەمترە بێ ئێستا ئەوەی ئەگوزەرێ لە ئابووری کوردستان و ئابووری عێراق و زۆرینەی ئابووریانی ئەو وڵاتانی کە وڵاتە نەوتیەکانن پێچەوانەی ئەوەیە حکوومەت زاڵە بەسەر کەرتی بەسەر بواری ئابووری و بۆیە سێرەکەی جەنابەت کە حکوومەت تووشی ینی
داهاتەکەی کەم بێتەوە تووشی زەرر و زیانە بێ و هەر بابەتێک بێ ڕێک ڕاستە و خۆ ڕنگدەنەوە بێ لەشی لە ئابوووریەکە بەگشتی و داهاتی تاک زیاتر داهاتێکە لە ڕووی لە خزمەتێکی کارگێڕێەوە دەستێکەوە کە فەرمانبەرە بۆ نمونە داهاتێک بێ لە ڕووی وەبەرهێنان و بەتەکید بۆیە بەتەکید مەبەسی بەڕێستنەوەی کە لە بواری خەدەمات و خزمەت گوزاری ئەو بابەتانە بۆیە وا باشترە حکوومەت قەبارەکەی خۆی بچووک بکاتەوە تەنها لەو بوارانە بێ ئێمە پێوتری حکوومەتێکی قەڵەو ئێستا قەبارەی حکوومەتەکەمان بەڵێ زۆرە ئەگەر بینە سەر ئەوەی کە ئێمە حسابی ڕێژەی موچە خۆران بکەیت لەبەرەو موچە خۆریش هەر لە حکوومەتە ڕاست دوو بەشمان هەیە فەرمانبەر و موچە خۆر بەڵام بەگشتی هەردووکیان پارە و موچە و ئینان دەسەکەوێت لە بودجەی حکوومەتواتە بارەکەیان لەسەر شانی حکوومەتە بۆیە ئەگەر سێری ئەوەی کە باس ئەکرێت تقریبا 1,250,000 موچە خۆرمان هەیە وەرە دابەشی 6 ملیۆنەکەش بکە کە هێشتا ئێمە دانیشتوانی کوردستان نەگەشتێتە 6 ملیۆن ڕێژەکەمان زۆر بەرز ئەبێ بە بەراوردکردن بە ئەوەی کە لە وڵاتە پێشکەوتوەکان هەیە وڵاتە ئاساییەکان هەیە کە ڕێژەکە تێپەڕ نابێت لە 110 یاخود 107 کاک دکتۆر قسەکردنە لەسەر بابەتی بەکاربردن لە ئاستی سیاسەتی حکوومەتە بەڵام لە ئاستی تاک ئێمە زۆرینەی خەڵک لە هەرێمی کوردستان مسلمانە ئاینی ئیسلام داوات لەیەکە کە تۆ کەسێکی دەست بڵاو نەبیت قەیرانە یەک لە دوای یەکەکانیش کە لەوەتەی دەوڵەتی عێراق دروست بووە تاوەکو ئێستا ئاماژەیەکی ڕوونە کە پێتەڵێ ئەو داهاتەی کە تۆ دەستت ئەکەوێ چ لە بازار بی چی فەرمانبەربی داهاتێکە هیچ گرنتیەکی تیان نییە یعنی داهاتەکەت کە دەستت ئەکەوێ هیچ گرنتیەکی تیان نییە بۆ بەردەوامی لە بەرامبەریشە تۆ هەڵگری ئاینێکی کە ئاینەکەت پێتەڵێت دەست بڵاو مەبە بەڵام ئەبینین هەر کاتێکە دۆخی ئابووری لە عێراق و هەرێمی کوردستان باشە بێت یەکسەر دەست بڵاوی هەموو شتێک لە بیرەچێت هەموو شتێک لە بیرەچێت بوون چی کاریگەریەکی هەبووە لەسەرەوەی کە ئێمە زاکیرەمان شتەکان وەرنەگرێ زاکیرەمان لاواز بێ سوود لە ڕابردوو وەرنەگرین لە مایکرۆ ئابووریە چۆن چارەسەریم حاڵەتە ناکرێت بە بۆچوونی من ئوستاز بەختیارگەم بە بۆچوونی من لێرە کێشەکەمان ئەوەیە کە چاودێکەری هەیە تەقلیدکردن هەیە ینی سەیری ئەوروپاکەین سەیری بنمونە من کوڕم هەیە کچم هەیە لە ئەوروپاوە دێتەوە باسی ئەوەم بۆ ئەکا لێرە خۆمان ئەو بەڕێزانەی کە شت هاورداکەن هاوشێوەی ئەوەی کە لە ئەوروپا هەیە سێرێکی بەڕێزت ئەوەی کە فەرموو جەنابەت ئاینی ئیسلامی پیرۆز بەو شێوەیە کە ڕێنماییمانەکە و فەرمانمان پێەکە ناگونجێ لەگەڵ دابوونەریتەکانمان لە خەرجکردنی پارە و بابەتانە یعنی ئاینی ئیسلامی پیرۆز یعنی لاواز بووینە لە بەرامبەر ڕیکلامی کۆمپانیاکان بۆ کاڵاو بەدڵنیاییەوە یعنی یەکێک لە ئەو بابەتانە کە باسی ڕێکلامکردنەکە ئەوەی سەرکەوتنی پرۆسی فرۆشتن لەوە دێت کە 1970 ڕێکلامکردن چۆن ڕێکلام بکەی بۆ بابەتەکەات و 102 ئەمێنێتەوە لەسەر کوواڵەتیەکە سێری ئەو بکە بەڕێزت 102 یعنی ڕێژەکە زۆر کەمە بەڵام ئەگەر ڕێکلامەکە جوان و ڕێکوپێک بوو وای لێکێک کە کڕیارێکی زۆرت بۆ پەیدا ببێ بەتەکید ئێستا بینی جەنابەت کۆمەڵێک ئەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە فەیسبووکە و بابەتەکانی تر هەیە بەڕاستی وای لێ هاتووە کە تۆ جەنابەت لە ماڵەوە هەموو دنیا ئەبینی بازاڕەکانی دنیا هەمووی لە بەردەستمان لە شاشێکی بچکۆلە بۆیە بە ئاخۆت کلیکەکەیت و شت ئەکڕی لە دەرەوە باشە دکتۆر ینی کرانەوەی ئێمە بەڕووی جیهانە لە خزمەتمانە نەبووە نەمانتوانیوە بە سوود وەریگرین زۆر ڕاستە خۆی ئەبوایەوە خزمەتی ئابووری کوردستانی بکردایە لەوەی کە ئێمە بنمونە بمەتوانێت سەیری دابوونەری تو عادات و تەقالید ئەوان بکەین لە بواری خەرجکردن لە بواری کەمی خەرجیەکان لە بواری ئیستیهلاک لە بواری بەکاربردنی لە هەمان بەڵێ لە هەمان لە وڵاتە پێشکەوتووەکان کە ئەوان زۆرینەی پێداویستە زەڕورەکانیان پڕ کردوێتەوە تێر کراوە ئەبینی تەوانەوە بە حکمی ئەوەی کە داهاتەکەیان زۆرە بنمونە یعنی ئەگەر لە کۆمەڵگەیەک داهات زۆر بوو تاکەکانی ئیشیان هەبوو لەم ئیشەیە داهاتێکی زۆریان دەستکەوت یەکێک لە پێوەرەکانی هەڵسەنگاندنی ئەم کۆمەڵگەیە خەرجی زۆرە خەرجی کەم ئەبێتەوە لەسەر پێداویستە زەڕور و گرنگەکان نمونێک ئەنی مانگانە فەرمانبەرێک $1000 هەبێت لای خۆمان فەرمانبەرێک بنمونە $400 یان $500 ئەو $1000 خاوەن $1000ەکە وەرە سێری بکە بەڕێزت $300-400 خەرجەکە لەسەر پێداویستە زەڕور و گرنگەکان با $500 بێ لە 150 ئەو داهاتە ئەو پارێکە دەسێکەوێت لەسەر بابەتە زەڕورەکان خەرجەکات 150 کە $500 لەسەر بوارەکانی تر
لەوانەیە ئاراستەی بواری پاشەکەوتکردن ئیدخارکردنی بکات کە دوای ماوەیەکی تر دوای ماوەی ساڵێک دو ساڵە بێتە بڕێکی پارە ئەتوانێت شتێکی استثماری لێ بکات لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترە و کۆمەڵی گەنجی ترە کۆ ببنەوە بنمونە پرۆژەیەک دروست بکەن پرۆژێک دامەزرێنن لەوانەیە پرۆژەکە زۆر گەورە نەبێت پرۆژێکی بچووکیش بێت بەس مهم ئەوەیە ئەو شێوەیە لە بیرکردنەوەیەکی استثماریە بیرکردنەوەیکی ئیستیهلاکی نیە وەکو ئەوەی کە لای خۆمان ئەگوزارێ ئەوەی کە لای خۆمان ئەگوزارێ داهاتێکی کەمت هەیە 400-500 بەشی هیچ ناکە اینجا بەتایبەت ئێستا ئەگەر دۆخی ئێستا شی بکەینەوە ئەو 400-500 لە مانگەکەی خۆی دەست ناکەوێت ئەبێتە دوو مانگ جارێک واتە تۆ بەڕێزت لە مانگێک 250 دەسەکەوێت 250 لەناو ئەم هەبوو بازارە لەگەڵ دابەزینی نرخی دابەزاندنی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی سیرکی جەنابەت هاوڵاتی فەرمانبەر موچەخۆر فریا هیچ نەکەوێت. باشە دکتۆر ئامارێکمان هەیە کە پێمان بڵێ بۆ نمونە هەرێمی کوردستان لە سەدا ئەوەنەی ژمارەی دانیشتوانی عێراق پێکەهێنێ ئەم لە سەدا ئەوەنە بە پێی ستانداردە ئابوووریەکان ئەبێ استهلاکی ئەوەنە بێت بەڵێ خۆی ئەمەرێکمان هەیە ئێمە بە نمونە باسی عێراق و باسی هەرێمی کوردستانەکە لە بواری خواردەمەنی و لە بواری نێشەجێبوون و سوتەمەنیە و بابەتانە لە بواری گواستنەوە تقریبا 180 ئەم سێ بوارە تقریبا 130 بە 120 پێکهێنەری خەرجیەکانی خێزانێکی کوردستانین بوارەکانی تریتر بواری تەندروستیە بواری کەلوپەلا بواری بابەتە فێرکردن و بابەتەنە کە ڕێژەکانیان بەداخەوە کەمن ئەوانە بۆ بواری فێرکردن و بابەتەنە تعلیموانە بە بەراوردکردن بە عێراق ئەوەی ئێمە تا ڕادێک تەندروسترە تا ڕادێک تەندروسترە لای ئەوان ڕێژەکە ئەگاتە 190 لای ئێمە کەمترە ستانداردی جیهانی بۆ ئەم بابەتە چیاڵێ بۆ وەکو ئەرزی جەنابتم کرد تۆ بەڕێزت لێرە لە وڵاتە پێشکەوتووەکان ئەو ڕێژەیە نزیکە بێتەوە لە بینی 140 بۆ 150 لای ئێمە 175 بۆ 180 واتە دوو ئەوەندەی ئەوانین ئێمە معنای ئەوەیە لەبەر بە حکمی ئەوەی کە پارەکەمان کەمە داهاتەکەمان کەمە وەکو ئەرزی جەنابتانم کرد ئەو 250 یاخود 300 دلار بەشی هیچ ناکە بەشی ئەوە ناکە کە من بنمونە مناڵەکانم بنێرم بۆ مەکتەبێکی ئەگەر باسی هین بکەین باسی کواڵەتی بەرز بکەین مەکتەبێکی تابێت ئینگلیزی تابێ زمانێکی تری تابێ ئیتر مختباراتی تابەتی تابێ بۆ کۆمپیوتەرات و بابەتەکانی تر کۆمەڵێک چالاکی وشتیوە هەبێ لەو مەکتەبە بڕێکی پارە جا بکەمەوە بۆ احتیاط و بۆ داهات و بڕێکی پارە جا بکەمەوە بۆ ئیدیخارات ئەمە هەمووی لا وڵاتە پێشکەوتوەکان ئەم بابەتانە هەیە بەڵام لای ئێمە نییە لەبەرەوەی داهاتەکەمان کەمە نەبوونی سیستەمی بانقی ڕۆڵی هەیە لەسەرەوەی کە پاشەکەوتمان لاوازە خۆی تۆ بەڕێزی سیستەمی بانقی لە چێوە دێت لەوە دێت کە تۆ من چەند پارەکەم زۆر بێ لە ئاسی پێداویستەکانی خۆم زیاتر بێ اینجا بیرەکەمەوە لەوەی کە پارەکەم بیبم بۆ بانکەکان هەرچەند ئەگەر بگەڕێنە بۆ ئەوەش نەخێر ئێمە سیستەمی بانقی ئەوەی کە هەمانە لە ئاسی پێویست نییە یعنی ئێستا بە نمونە سێرەکەی جەنابەت ئەمە ڕەبتی هەیە بە حکوومەت و با بانکەکانیشەوە تۆ بەڕێزت بەکارهێنانی کەنی کارتی ئلکترۆنی ڤیزە کارت و ماستەر کارت و ئەو بابەتانە تا ڕادێک لاوازە ئێستا لەبەرەوە وەکو عەرزم کرد ئەگەڕێتەوە بۆ لاوازی و نزمی ئاستی داهاتمان لە هەمان کات تۆ ئێستا جەنابەت ئەبینی فەرمانبەرێکی عێراقی دێت بۆ هەرێمی کوردستان بنمونە من پێش دوو ڕۆژ میوانێکمان هەبوو بە یەکەوە چوون بۆ بازار لە یەکێک لە ئامێرەکان چێکی کرد داهاتەکەی ئەم موچەکەی بۆ دابەزێنراوە داخلی حسابەکەی بۆ چوەتی ئێستا من دەوڵەمەند بووم ئەتوانم پشت بکڕم بە سوحبەتەوە بابەتانە ئێمە ئەو سیستەمەمان نییە کە تۆ بەڕێزت بتوانی بە ئاسایی بچی بۆ بازارەکان شت بکڕی و پێویستی بە پارە نەبێ مەبەستم ئەوەی کە بانکەکانمان تا چ ڕادەیەک بانکێکی ئاکتیڤ و کاران سیستەمی پێشکەوتوو بەکارێنن بەڵام ئەمەش ناگەڕێتەوە بۆی کە بانکەکان نایانەوێن یان ناتوانن نەخێر ئەوانی سەیری دەستی فەرمانبەرەکەن موچەخۆرەکەن هاوڵاتی ئەەکەن تا چەند تەعاملی هەیە لەگەڵ بانکەکانە کە تۆ جەنابەت پارەت پێ نەبوو پارەکەت کەم بوو ئیتر بە تەکید بیر ناکەیتەوە لە هیچ شتێک لەوەی کە پەیوەندیدار بێ بە بانک باشە دکتۆر ئێمەی هاوڵاتی ئەبێت چۆن مامەڵە بکەین یعنی ئەبێت چۆن مامەڵە بکەین و وامان نەکردووە باسی لە کۆمەڵی شتمان کرد بۆ نمونە ئێستا منە ڕۆمە بازار بە پێی ستانداردێکی ئابووری کە جەنابەت ئامۆژگاری من بکەی ئەڵێ چۆن مامەڵە بکە لەگەڵ بازارە خۆی کە پارەت پێ بوو اینجا بتوانانی مامەڵێکی تەندروست بکەین بەڵام من ئەڕۆمە بازار بەڵێ با بڵێن 1000 دلارم پێ
ئەمەوێت ئەم $1000 گریمان موچە هیچ کێشەیەکی نیە و هەموو مانگێک موچە هەیە ئەو کاتە تۆ جەنابەت ڕۆمە بازار تۆ چ ئامۆژگاریەک بۆ منی هاوڵاتی ئەو کاتە بەڕێزت سیری خەرجیەکانی مانگانت ئەەکەی باشە بنمون ئەگەر هەفتانە بێ گریمان فەرمانبەر کە مەجای نەبێت با بڵێن ڕۆژانە بچێ بۆین یاخود بێ مانگانەش دوورە هەفتەیەک جارێک بچێ بۆ بانک بۆ بازار ببورن ئەو کاتە سێرەکە بنمونە بۆ ماوەی هەفتەیەک چەند پێویستی بە شەکرە چایە برنجە زەیتە بابەتەکانی تر بۆ ماوەیەک هەفتە شتەکان ئەکڕێ باشە ئیتر دوای ئەوەی کە وەکو ستەندەر ئەزانە هەفتانە چنی پێویستە لە 2 مانگ جارێک 3 مانگ جارێک کراسێک ئەکڕێ ئایا کرێکی یان کرێکی نییە سوتەمەنیەکەی چەنە بێ واتە لە سەرەتای مانگ لەو کاتێک کە موچەکەی وەرگرت بە زانستیانە دێت حساب و کتابی مانگەکە هەمووی ئەکاودا بەشەکە لەسەر هەفتە ئیتر بۆ ئەوەی هەموو ڕۆژێک نەچێ بۆ بازار منطق نییە هەموو ڕۆژێک بچێ بۆ بازار پارێکی زیاتر خەرجەکە لە هاتشۆکردنەوە بابەتەنەوەش منطقی نییە هەفتەیەک جارێک بچێ تەبانەوە گونجاوترە و لە سەرەتای مان کە پارەکەی وەرگرت ئەو کاتە حساب و کتابی خۆی بکە بە زانستیانە دابەشی بکات ئەگەر خۆی و خێزانی بنمونە 2 مناڵ 3 مناڵی هەیە یاخود تەنها خۆی و ژنەکەی بنمونە ئیتر حسابی ئەکا بۆ ماوەی مانگێک چەنی پێویستە لەو $1000 خەرجەکەات و ئەوی تر ئەمێنێتەوە وەکو احتیاط و بۆ وەکو یەدەک مانگی دووەم و سێم و چوارم بە تێکڕا ئیتر ئەزانێت چۆن پارەکەی خەرج بکات کاک دکتۆر زۆر ڕۆشتن بۆ بازار حاڵەتێکی باشە یان خراپە بەتەکید حاڵەتێکی باش نییە لەبەرەوەی من بچم بۆ بازار یعنی چونم بۆ بازار ئەبێ ینی سیارە بەکاربێنم ئەگەر بازارەکە دوور بێ لەبەرەوەی لەناو گەڕک شتی سەرنجڕاکەی زۆر نبینی تر دوکانی سەوزە و میوەجات و بابەتانەیە قەساوخانە و بابەتانەمان هەیە دوکانێکی بڵێ کەمتر دەکەوێتە ژەر کاریگەری ڕیکلامەکان ڕێکلامکردن بەڵەوە زۆر کاریگەر وەکو ئەرجی جەنابتانم کرد تۆ بەڕێزت بۆ ئەوی پرۆسێکی فرۆشتنی باشترت هەبێ ڕێکلام بکە هەمیشە ڕێکلام بکە ئەوەی کە ئێستا ئەو گوزارەیە فەیسبوک ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە ڕۆڵێکی زۆر کاریگەرە ڕۆڵێکی پۆزتیڤیان خراپیان بۆ ئێستای هەرێمی کوردستان تەسەوڕەکەم نەگەتیڤ بێ نەرێنی بێ بۆ لەبەرەوەی واد لێکە هاان دەدا بۆ کڕینی شتومەک کە من پارەم پێ نەبوو حەزم لە بابەتێک بوو ناچارم بچم قەرز بکەم ئەوەش بە تاکید دوا بەدوای خۆی کۆمەڵێک شتی یعنی نەرێنی ئەهێنێ لەبەرەوەی من کە پارەم پێ نەبوو توانەوە ئیمکانیەتم نەبوو شتەکە بکڕم ئەچم قەرزەکەم ئەو قەرزە چۆنە دەمەوە کاک دکتۆر بەگشتی ئافرەتان زیاتر دەست بڵاون و خەرجیان زیاتر یان پیاوان ئەنیەوە وەکو ستانداردی ئابووری ئەگینا وەکو واقعی لەوەچێت لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر وەڵام من خۆم وەکو بۆچوونی خۆم ئەگەر ببووری جەنابەت من ئەگەر باسی این بکەم ناوچەکەری وشتیوان نییە باس من ئەوە کە ئەیبینم لە گەرمیانوین بحکمی خۆم گەرمیانی و خانەقینیم خەرجکردنی پارە لە گەرمیان زۆر لالایینی خانمان ئافرەتان کەمتر ئەگەر بەراورد بکرێتەوە بەوەی کە لە سلێمانی ئەگوزەرێ پێش 2013 زۆر زیاتر بوو و پاش 2013 کەمترە ئیتر بە حکمەوە کە داهاتەکە کەمی کردووە تەسەوڕەکەم وەکو ئەرجی جەنابتانم کرد لەبەرەوەی ئاستی بژێوی و معیشەتی خانمان یاخود خێزان بەگشتی لە هەرێمی کوردستان لەخوا بە زیاد بێ بە بەراوردکردن بە پارێزگاکانی تر عێراق ئاستی معیشەت زۆر بەرزتر بوو بۆیە پارە خەرجکردن زیاترە بەڵام ئەوەی کە زۆر گەرنگە ئیمە تاکید بکەینەوە لەسەر جۆری ئەو خەرجکردنەکە بەداخەوە ئیستهلاکیە زیاتر لەوەی کە لە بواری ئەوە بێ کە تۆ پارەکەت بنمونە جا بکەیتەوە و ئاراستەی بواری استثمار بکرێت چەند جارێک ئەو وشەیەت بەکارێنە پێم خۆشە ڕوونکردنەوەی زیاتر ببیستم خەرجیمان ئیستهلاکیە چۆن نتوانین خەرجیمان ئیستهلاکی نەبێت بەڵێ ئەو خەرجیە تۆ جەنابەت ئەو بڕەپارێک کە دەست ئەکەوێ ئەو داهاتە جایەکەیتەوە یاخود دابەشێکی لەسەر دوو جۆر لە خەرجیەکان خەرجێکی ئیستهلاکیمان هەیە و بەشێکی تر ناچێتە بواری خەرجێ با بڵێن جایەکەیتەوە وەکو یەدەک یان وەکو پاشەکەوت وەکو ئیدیخار یەدەک ئەوەی کە لە ماڵ ئەمێنێ ئەوە ئیستهلاکیەکە دیارە چی جەنابەت شتومەکی ئەوانەی کە زەورن ڕۆژانە یان هەفتانەیە وەکووتمان ئەیکڕیت و تەواو و بەشی دووەمی ئەو پارەیە کە ئەمێنێتەوە لە خەرجەکان کە جامان کردەوە بەشی دوومەکە چیە بریتە لە ئایا وەکو یەدەک احتیاط ئەهێڕێتەوە لە ماڵ یان بەڕێزت ئیتر ئەگەر باسی $1000 بکەین مانگانە $100 $200 $300 خیتە بانک
ئەو بڕەپە ئەو بەو شێوازە دابش ئەکرێت لە نێوان خەرجیەکانمان ئیستیهلاکی بۆ بەکاربردنە بۆ پێداویستەکانی ڕۆژانەمانە و ئەوەی ترش ئەمێنێتەوە کە زیادە ئەمێنێتەوە هەڵی ئەگرین بۆ احتیاط لە داهاتوو خوارەخواستە شتێک ڕوو بدات کتوپڕ ڕوو بدات من پارێکم پێ لە ماڵ هەڵم گرتووە بۆ ئەوەی فریای ئەو بابەتە بکەوم یان لە بانک هەمە بە نمونە ئیتر بەدەر لە ینی واری ئاینی ئیسلامی پیرۆز کە ڕێنماییمانەکە و فەرمانمان پێەکە فائیدە حرامە و بابەتەنە بەدەر لە ئەوە هەندێک خەڵکەیە ئیسلامیوانەیە بەڵێ هەندێک خەڵکەیە بە نمونەی خەتەینی تەوفیرەوە بە فائیدە هەندێک کەسای نەخێر قبولی ناکە هەر بەستە بانکدایەنێت و تەواو بۆ ماوەیەکی تر بە نمونە پارەکەی زیادی کردبوو بە ئاستێکی گونجاو توانێت بە نمونە ئیتر بیر بکاتەوە لە دامەزراندنی پرۆژێکی بچکۆلە یان ئەوەیە بە پرۆژەیەکی پشکداری بە کۆمەڵێک ئەتوانێت پشک بکڕ لە کۆمپانیەکان و لەینەکان بەڵام خۆ جەنابتان دۆخی ئابووری هەرێم ئەزانن ئێستا ئەو بازارەمان نییە و یاخود ئەو شێوەیەمان نییە کە لە کۆمپانیەکان پشکەکانیان بفرۆشن لە بازاری عینی دارایی نیمانە بەداخەوە ئەگینە ئەکرێت بە نمونە ئەوەش کە هاوڵاتی بە نمونە ئەگەر مانگانە $100 $200 جا بکاتەوە لە پارەکەی بتوانێت دووسێ مانگ جارێک چەند پشتێک بکڕێت لە کۆمپانیەکان ئەوەی کە کۆمپانیە بەناوبانگ لە بواری خان و بەرێ لە بواری بە نمونە کشت و کاڵە لەو بارانەی کە گرنگن ئێستا بۆ ئابووری هەرێمی کوردستان دکتۆر یاسای سای ئەوەی جان باتێست سای فەڕەنسی پێمان ئەڵێ زۆر مەسروفکردن و دەستبڵاوی و خەرجی زۆر یەکێکە لە پێوەرەکانی هەڵسەنگاندنی کۆمەڵگەیەکی پێشکەوتوو ئێمە قسەکانمان بۆ ئاراستەیە بوو کە حاڵەتێکی باش نییە کە ئێمە زۆر مەسروف بکەین آخر مەسروفەکەمان تۆ جەنابەت لێرە مەسروفەکە چیە مەسروفەکەت وەکو ئەرزی جەنابتانم کرد ئەگەر سەرمایەدار بێ ئەگەر وەبەرهێن بێ ئەگەر بەرەمهێن بێ پارە خەرج بکەن بە مەبەستی ئەوەی کە توانە و ئیمکانیەتی ئابووری وڵاتەکە بەهێز بکەن و وا لێ بکەن ئابووریەکەت ئیتر شت هاوردە نەکات لە ئێران ئەو داهاتەی کە تاکێک دەستی ئەکەوێت ئیشێکی کردبێ بەرهەمی هێنابێت بەرهەمی هێنابێت آخر تۆ جەنابەت ناکرێ بەڕێزت تەنها شیکردنەوەکە لە ئاستی تاکێک بێ بۆ لەبەر ئەوەی ئەو بڕەپارەیە کە با حتا دۆخەکەش دۆخێکی ئاسایی بێ ئەو بڕەپارێک کە هەیەی وە بەشێکی جیاکاتەوە بەش ئەوە ناکە باس لە دامەزراندنی پرۆژە بکەین بەڵام بەگشتی ئەگەر باسی کۆمەڵگەکە بەگشتی بکەی نە بەتاکید ئەو کاتە شیکردنەوەکە زانستیانە بێ اینجا بێنە سەر ئەوەی کە فەرموو بەڕێزت لێرە ئەو خەرجیە کە ئەکرێ لەسەر دامەزراندنی پرۆژە وا لێکا کە یەکەم بێکاریەکەت کەمەکاتەوە لە وڵاتەکەت دووەم ئاستی بەرەمهێنان زیادەکە سێم ئاستی هاوردەکردن لە دەرەوە کەمە بێتەوە ئەو بڕەپاری کە ئەنێردرا بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ سین بۆ کڕینی شتومەک لە ناو وڵاتەکە ئەمێنێتەوە ئەخولێتەوە پارەکە جارێکی تر بەکار ئەهێنرێت و ئیسیفادەیەکێ بۆ بەهێزکردنی چی بەهێزکردنی توانە و ئیمکانیەتی ئینتاجی و دارایی ئابووریەکەمان ئەومان بکردایە ئێمە لە 2013 و پێش 2013 تووشی قەیران نائبووین لەگەڵ حکوومەتی ئیتحادی عێراقا ئەو کاتێک حکوومەت پێت ئەڵێ بودجەت بۆ نانێرم وەکو باسمان کرد تۆ بەڕێزت حکوومەتێکی قەبارێکی بچووکت هەبێ 120 ئابووریەکەی بەدەست بێ 120 ئیدارەی هەرێمی بەدەست بێ 180 بەدەستی کەرتی تایبەت بێ بە تەکید تووشی قەیران نابی بۆ نەکراوە ئەوە بەڕێ جەنابەت ئەوە ئەکرێت جەنابەت ئەو پرسیارە ئارستەی ئەنجومی وەزیران بکرێت نەک پرسیارەکە بەو شێوە سیاسێلێک بدەینەوە نانە ببوورە من باسی سیاستەکە ناکەم باسی ئەوەکەم کە بۆ حکوومەت وای نەکردووە لەبەر ئەوەی تۆ جەنابەت ئێمە پسپۆری فەرمانبەرانی زۆرمان هەیە باشمان هەیە بۆچی حکوومەت پشت بە یەک سەرچاوی ئەبەستەیە کە ئەمە خاڵێکی خراپە دوایش کە شۆڕە بێتەوە بۆ هاوڵاتیش هاوشێوەی حکوومەت مامەڵاکە لە کڕینی شتێکی ڕۆژانەوە تاوەکو پاشەکەوتکردنەکەی تاوەکو هەموو مامەڵەت ئابوووریەکانی مامەڵەیەکە هەمان هەڵی حکوومەت دووبارە کاتۆ بە جۆرێکی تر بەڵێ ئێمە ئابووریەکی ڕێعیمان هەیە زانی جەنابەت ئابووریەکی مڵکانەمان هەیە ومان نیەکە کە تەمەڵ ببین بۆ لەبەرەوە تۆ جەنابەت لە سەرچاوێکی سروشتی پارێکی زۆر دەست ئەکەوێت بۆ خۆتمان دوو بکەیت و بچی بۆ ئیشکردن و کارکردن و سەرێشە و وەستا هات و وەستانە هات و کارەبای و کارەبان نیە و مۆلیدە بکڕە و نازانم چی و بابەتەنە بۆ چیمە من پارێکی ئاساییم دەست ئەکەوێ خانەیەکی جوان و ڕێک و پێک دروست دەکەم بۆ خۆم و تا خەریکی ئیتر ڕێکخستنی ناو ماڵە بەم و ئەو بابەتەنە بوارەکان ناچنە بواری ئینتاجی و ئەوە کوتمان بەرمهێنان و بەرهێنان و بابەتەنە نەخێر بوارەکە ئیستێهلاکیە بوارێکی تایبەتە بە گۆزەراندنی ژیانێکی خۆش و ئاستێکی بەرز
وا بۆ خۆم ئەو پارێک کە دەسەمەکەوێ بە نمونە ئەچم خەرجەکەم ئەمە ئابووری هەرێم وابوو باش ئابووری عێراق وابوو ئابووری وڵاتە نەوتیەکان زۆرینەیان وایە بەدەر لە ئیمارات ئەبینی جەنابەت ئیمارات بەڵێ بەڵێ نا ئابووری مەبەستم بڵێ ئەوانەی کە نزیکن لە حاڵەتەکەی ئێمە بە نمونە ئیمارات ئەو داهاتە نەوتی زۆرەکە دەستی ئەکەوێ ئاڕستەی بوارەکانی تر بەهێزکردنی بوارەکانی تری ئابووری ئەکا بۆ ئەوە پشت نەبەستە بە نەوت بیرتە جەنابەت قەیرانی دابەزی نرخی نەوت ئەو بابەتانە بوو حکوومەتی ئیمارەتی بڕیاریدا هەناردەکردنی نەوت ڕابگرێ وتی لەبەرەوە ئێمە سەرۆت و سامانێکی نیشتیمانیە بۆنەوەی داهاتوو ناتوانم من ئێستا بە فیڕۆ بیدەم واتە من سیاسەتی نەرویجی گرتەبەر بەڵێ بەڵێ یعنی تۆ جەنابەت لێرە باسی ئەوەیان کردوتیان ناکرێ من 5 بەرمیل نەوت بفرۆشم بۆ ئەوە یەک شوشەی بۆنی فەرەنسی بکڕم شتەکە نایاساییە و نازانستیانە و منطقیش نییە بەڕاستی هاوشێوەی ئەوەمان بکردایە بە تەکید ئێستا دۆخمان لەم دۆخە خراپە نەبوو باشە من زۆر سپاسی بەڕێستان دەکەم قسەیەکتان نەگەر لە کۆتاییما بێ هاوکارەکانم ئاماژە بەوەکەن کە کاتمان تەواو بووە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە دەرس و وانە وەربگرین لەوەی کە گوزەراوە ڕابردوو و تا ئێستا تا ئەم دەقەشە دۆخێکی نالەبارمان هەیە هاوڵاتی ئەم قسەکەیان بەڵێ وەکو هاوڵاتی وەکو کەسێک کە لە ئابووری شتێک ئەزانم هەوڵ بدەین بۆ بەهێزکردنی کەرتی کشت و کار بۆ ئەوەی ئەوەندە شت هاوردە نەکەین لە وڵاتانی دەوروبەرمان تاکێکی بەرهەمهێن بین بەڵێ بەتەکید ئەو پارێشی کە لە بێکاریەکەمان کەمە بێ هاوەیەکی عاقڵانە شتومەکی پێ بکڕین زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا بەم شێوەیە دێینە کۆتایی ئەڵقەی ئەم جارشمان بە میوانداری بەڕێز دکتۆر خالد حەیدەر پسپۆڕی ئابووری مامۆستای زانکۆی سلێمانی تاوەکو جارێکتر لە هەفتەی داهاتوو و لە ساڵی داهاتوو دێینەوە خزمەتان تاوەکو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ